نەگەر ئاگادار بیت تەوەری ئەمڕۆژمان بەبێ سینەما ناڕات بێگومان ئامادەکاریەکانی شەشەمین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانی بەڕێوە چووە بەڕێوەچێت تەوا بەڕێوەچێت مەرجەکانی وەرگرتنی فیلمەکەش هەموو خراونەتە ڕوو وا بڕیارە مانگی نوێی ئەمساڵ بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت جا بۆ مەبەستە هێڤا ئەحمەدمان لەگەڵە وتەبێژی فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی کۆبانێ کۆنترۆل ئەگەر هێڤا خان ئەم کاتت باش سڵاو لێبێ سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی کورسات هیودارم ئێوە باش بن. هێڤا خان ئێمە زۆر دڵخۆشنی قسە لەگەڵ تۆکەین وا دیار تۆ لە ئەڵمانیاوە لەگەڵمانیت ئەگەر تۆزێک کورتەیەکمان بۆ باس بکەیت سەبارەت بە فیلمی نێودەوڵەتی کۆبانێ فیستیڤاڵەکە چۆن بەڕێوە ئاچێت لا پێشی قسەش بکەن با منیش سڵاوی خۆمی لێ بگەن خات و هێڤا سڵاو لێبێت و بەو هیوای کاتێکی باشت هەبێت و زۆر زۆر سوپاس دەکەین کە کاتت بۆ ئێمە تەرخان کرد بۆەوەی کە لەبارەی ئەم فێستیڤاڵەوە قسەمان بۆ بکەیت و فەرموو بەردەوام بە. سلااو بۆ ئێوە سلااو بۆ گرنگی ئێوە بە کار و چەلەکێکەکەمان. ڕاستی ئێمە هەموو ساڵ ئەمە شەشەمین خولی فستیڤاڵی فیلمی کۆبانیە ئێمە هەموو کات لە 1 چوارەوە دەستی پێەکەن ئیتر لە 1 چوارەوە فیلم بڵێن وەری یعنی دەرگەی خۆمان لەبەر فیلم وەک چۆن بڵێن فیلم استقبالەکەن لە مانگی نۆوە ئیتر مەراسیمی کۆتاییمانە. بۆچی ڕەنگە هەندێک کەس پرسیار بکەم بڵێن لە بۆچی لە 1 چوارەوە ئێمە دەست بە وەرگرتنی فیلمەکەن 1 چوارەوە هەلمان بژارتووە لەبەر ئەوەی کە ڕۆژی دایکبوونی دەرهێنەری کوردی ناوبانگ یاڵمازبوونەیە کە دەرهێنەری کوردی کۆشکردیەوە. زۆر باشە هێڤا خان پێم خۆشە کە ئامادەکاریەکان زۆر بەو باشیە بەڕێوەچێت. جا پرسیارێکم بۆ تۆ ئەوە بوو تۆ لە نزیکەوەی تۆکو ئاگادار بیت لە کۆبانیەوە هیچ فیلمێک تەقدیم کراوە هیچ فیلمێکی نوێ هەیە کە بەشدار بێت لەم فستیڤاڵە بۆ ئەمساڵ؟ با باسی ساڵانی پێشووتر بکەن چونکە تەنها لە 1 چوارەوە دەستما بە وەرگرتنی فیلمان کردووە. فیلمی کۆبانی هەیەی بەڵام بداخەوە بە ئەو کوێلیتی نیە چونکە کۆمەڵک شەرت و مەرجمان هەیە لەبەر ئەوە فیلمی کۆبانی کە ڕۆژاوە بەعام لە بارودۆخێکی زۆر قرسرە یعنی بڵێن دەرباس ئەبێت لەبەر ئەوە ئەو فیلمانەی کە بۆمانێت بداخەوە شەرت و مەرجمان تیانە. باشە خات و هێڤا باسی هەلومەرج با بڵێن مەرجێ کرد ئەو شەرت و مەرجانی کە ئێستا باست لێوە ئەکرد چین بۆ ئەوانەی ئەو فیلمانەی کە بەشدارە بن لە فستیڤاڵی کۆبانەیە؟ بەڵێ هەموو جۆرە فیلم ئێمە وەریگرن ئەنیمێشن بێ ڕیوایی بێ دوکومنتاری بێ بمەرجێک 30 دقە یعنی لە 30 خولەک زیاتر نەبێ ئەبێ تەرجمە بێ بۆ زمانی ئینگلیزی ئەبێ کوالیتیەکی زۆر بەرز بێ بڕوو تەسویرەوە بڕوو دەنگەوە. ئەگەر فیلمی ئەنیمێشن بۆ مەهات مەرجی ئێمە ئەوەیە کە ئەنیمێشن خەیالی نەبێت چونکە زۆربەی فیلمە ئەنیمێشیەکان خەیال هاتووە. ئێمە ئەمانەوەی لە ڕاستیە چێ کۆمەڵگایی بێ لواری زمان بێ هەر جۆرەك بێ بەس ئەلمۆم لە خەیال نەهاتوو بێوە. دایم ئێمە 3 ساڵی ئەخیرەوە وەریگرن بۆ نمونە 2023 2024 2025. زۆر باشە هێڤا خان پرسیارێکم لە مێشکا دروست بۆ هەر حەزمە کرد لێت بکەم لە لیژنەی داوەران لە ژووری هیچ کەسێکی تایە کەسێکی بەناوبانگ ناوێکی گەورە لە هۆلیوودەوە لەو شوێنانی کە لە سینەمایان زۆر بەرەو پێش چوون وەکو پێمان بڵیت و وردەکاریمان بیتێ؟ هەندێک ناوێن قورس بەڵام بڕاستی دەرهێنەری هۆلیوودمان هەبوو با ناوی کوردەکان بڵێم ساڵی پار لە لەژنەی هەڵبژارتن بڵێن دەرهێنەری کوردی ناوبانگی کە خەڵکی سلێمانیە ئەویش بڕاستی جان و ڕۆژبیانی ڕەنگە ئێوەش بناسن لە ناو لەژنەکان هەبوو کۆمەڵک بڵێن دەرهێنەری بڵێن هۆلیوودی یاخۆت جیهانیمان هەیە کاتی هەڵبژارتن. باشە خات و هێڤا من پرسیارێکی دیکەم هەیە با بڵێن جیاوازی فستیڤاڵی ئەم ساڵ لەگەڵ هی ساڵانی ڕابردوو چی ئەبێت بەگشتی؟
بڕاستی پێش یەکی شوار ئێمە کۆبوونەوەمان هەبوو زیاتر تەرکیزمان کرد لەسەر ئەرکی خۆمان چ ئەو کەسانە لیواری ڕاگەاندنی شەکەن ئەو کەسانەی لێواری علاقاتی شەکەن جێبەجێکردنی ئیشی خۆمان بوو بەڵام خۆم وەکو خۆم چونکە هیچ ماوە زۆری ماوە بۆ مەراسیمی کۆتایی وەکو خۆم من ئەمساڵ زۆر بجیاواز دەبینم بۆ ئەو کەسانەی کە لەگەڵمان ئیشەکەن زیاتری 40 کەسن هەمووی ئەتوانی بڵێ سپۆرن واری خۆیان خبرەتیان هەیە هەم دیسان ئاڵێ ئێمە لە سەرەتاوە تا ئێستا گرنگی ئەیدن یان تیشک ئەخەن لەسەر فیلمی کوردی ئەرماژمان ئەوەیە سینەمای کوردی پێشانی هەموو جیهان بکەن بەڵام ئەم ساڵ ئێمە زیاتر بڕەنگێکی دیکە یعنی شێوەیەکی دیکە لە ڕووی سوشیال میدیا ئێمە زۆر گرنگی ئەیدن بە فیلمی کوردی وە یاخود چۆن ئێستا ساڵان ئێمە کەکاتی لەسەر سوشیال میدیا پۆستێکماندا ئەنا تەنها بزمانی کورمانجی بوو عربی بوو ئینگلیزی بوو ئەڵمانی بوو ئەمساڵ لە مەرجی خۆمان ئەبێ ئللا چ رێکلام بێ چ پۆستێک بێ ئەبێ ئللا بزمانی سۆرانیژی تیابێ خاتو هێوا ئەحمەد وتەبێژی فیلمی نێودوڵەتی کۆبانێ زۆر سپاس دەکەین کە لە ئەڵمانیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووین